القلق جهادا استراني ما هاتين الدحكان استراني ما يكابن صاحبن هم وندات بن وهم هيجي هم يجن مثلا شرفدين يعني تشكي بيروز بين البهاريا ما استادا هم بيجن بيتاوي هيا يعني دوركا شرفدي اف دورك مثلا دما ازدي تنبول دادنا اثر شوگا خو قادی شلو پیر شرفدین و دیجن یعنی او قاسم مثلا پیروز تشتگی پیش نایخن و انسان مثلا چه گرینا مثلا شغله کی حتی انکی کارم بیجو مثلا عالی اخلاق ده ضعیف چه گرینا مثلا او نظام چال بر رقصنو و نیوی تازی یعنی افتش یعنی گلک ماتیشین همش بروان تشتم مگو ام ببنا برسبش بان تشتار همه این سرانه ای هواره یعنی فردوگا فرمانه که صدا خورد الوی سرانه دا هم بیشن تیروگا وی سرانه دا هاتینا شهید کرن صدا دا کو کشکر ما هاتینا اغتصاب کرن الوی سرانه دا مزانی کینه وسا کرنا مزان او دشمن کیا اللي مثلا هنرمند مد ازیدینه چونه كرينا استنانه کا ریفراندوم وكرنا اعلانات والركلام يعني شاف شو وجدانه مثلا وجدان شاو سا قبول يعني انسان کی دريف بدم كارم بكر بيو بازار هيجم بك يعني يرو عمل وقت اكيد انا عمل شرخي بيستوي اكيد انا ادي انسان دريف نينا كرين وفروت يعني متخازن اجبان تشي وسا هميرم ببنا برس اما بنگاه آوا کریا ام بنگوازیش هنرمندی خورد کنش ملتی خورد کن جوانی خورد کن بین خودید به چند در کابن تایبت به سازه چند هنر در کابن بین هنر خود پیش بیخن ببنا برسه پیش بانی هکا گو به هنر اما بن پیت کن تحقینن هم ببنا برسه پیش بان تشتاره برسامه دن به چه شوازی هین زیده تر هون دیگارن چند خواب پارزین يعني أفبشت ما صار هنا كيوصلنا الخاندين كريم هم عالية چاندي دا إيرو أم بيجن نبيجن أستنجي هنا أستنجي هنا لإمكان خجق قلنا كن إمكان جبيران نكن إمكان حرتوقات سارة شيء كن إمكان عالمي بنا فهم كنا كخدي أم خدي أف چاندن لقول تيرو مثلا چاندا بري مثلا بيجن لبلا فكر او چاندا بري تكاري مثلا يرو مشكل نكاي تكاري يعني تشيلنا رئيسي لبلا حالي بلا الباتا بلا تزاني بيها آتا تخدي وي بلا انسان دين نبيجن اواماي فر گرنگ فر مهم يرو كاري خان نہیں لیتے يرو كاري مثلا چال خدي دركاوي يعني تاريخا وي زاني الباتا وي تشكي سبق ناكي تشكي سبق ناكي مثلا تبيجي لو تاشيك بينهر أنا مثلا أم پاسا تاشيه بگن قالوا أم بيجن چه إنسانش دايق بويا هما عالمية في تاشيه و چه کرنه و قادبه اگر أم بيجن دزي خود چه بگه و هريا خود برسه و پس خوایی بگه يعني پر زحمت يعني لیکن هزار سال خط پیدا هاته داين حتی نیک گوتشتاک جک صافی کن آتشتی وسای کچک آفتاش بلکه بسده سالا تشوفه حتی نیک او کارینا وی بنکی زانبن وی بنکی بشدینو و شوار بگنه شارک راستی جی فهمون نرخیم منه تشتی می هر پیروستریا هم ببین هکا شوارا هم ببین هکا خطا سور انسان دست ننبا جواکش بیر نکی ام بیشن عالی مثلا هنری دم ماگو عملی خودی در کابن چه مثلا ایرو عالم از مینا که بدم یعنی باور بگا از کوی خودم ایت یعنی تلچه بفکر چی می جواکی چاندی بینی تدی تشن بر چی کرینا ام ایوان کاتی نم ای خبر دار ام بیشن باتیسمیا پیر عالی سلام و رزم اشچیلکا همه رهانه چیلکا خالد نشکن سلام و رزم شومار رهانه تایبن مالت خالد مرا گوهکا به عیده چید بینن امنا کامنا ام لهورگونه ات عیده یعنی کالک ام بیشن شبرات که کلوی عیده ده هایا عیده سر سالیا
کارێک تێدە تێنە چێکرد کارێک تێدە تێنە چێکردن و شغلێکی وسا بێژێتێ مەسەلا زارۆکا ترسینەیەتی مەسەلا هەنێکێ درێژە ئەو کارێک بنێرە نەها بێ دەرێ ێبێژە ئەف عید بەریەکە مەسیحەت چێ ببێ هەیە لێ مەسیحەتێ عین ئەف تشش خۆرە دەسی کرینە بابە نەوێل کالکەی مەکرینە بابە نەوێل عین الوان ڕۆژادە بابە نەوێت چێکێ ئیسال وێ تژی کاری وەکەم گوێ خۆ بدێتێ هەتا دی مەسەلا چەند هەما ئەف قوتکەی بابە نەوێل و چاندا وی بکارانی ئەو قوتکێت سۆر و کومێت سۆر و ئەو کارانی هیچمە ناوی نابێن جارێ ئەم هەموو چن خلمەتێکی بگن باێ مالا ئاکەفێ خلمەتێت چێتکەوێ ئیدێتکێ ئەم لێ شێبەراتکێ پێگرە بگرن و ئەم کارێک چێکن هەنێکی چاندا خۆ بنە پێش پەدراکە چم بابە نەوێل خۆبووی بدمە ناسکەن مەسەر نێمانە نێمانە شما هاتیینە دزین شما هاتیینە دزین تەقلیدکردنە و کەسپایکردنەوە نوە ئەمە کاردین ینی ڕاستیژم بێ ملەتێمە هەنێکی لێ فەرقی دەبێ یعنی گەلە میناکەم کارم بدن مەسەلە وەکافی تشتی تەقلید مەسەلە شما تەقلید گرتینە تەقلید ئاماکردنە دەستمە گرتینە و شکلێکی کۆپی نەویسن و چێتکن و مەدنە ئەمووی تشتی قبولت کرد تشتی تەشباتە برنە یعنیم هەنێکی خۆدی الفان دەرکابن ئەم خۆدی الفان پیرۆزی خۆ دەرکابن بێژن مەسەلە ڕۆژی تێن ڕۆژی مەسەلە تێن تلێ نێری ینی نەوەکە بەری مەسەلە گەلێک ئینسان بێژن خۆدی ئەم ڕانامە ڕۆژی ئەم ڕۆژە ناگرێت یان مەسەلە ئەم ڕۆژی گەلۆ مەچاوە ناسکەنە ڕۆژی هەتانێکی ئەس ڕۆژێکێ بگرن بنێرە نەها ئەم بێژن ڕۆژێت ئێت خۆدانە هەنە ڕۆژێت ئێت جدا جدا هەنە گەلێک جیهات ڕۆژیت بامەتێنەگرتن ئەم بێژن چلە یعنی ڕۆژێت چلە چێ ڕۆژی تێگرت گەلۆ هەماش خۆ گوتینە وان ڕۆژیا بگرن لێ مەسەلایش بەر سەبەبەکاوی هەیە بنێرە ئینسانێکە نەفکرێ ئینسانێکە نەفکرێ ئینسانێکە پێشا خۆ تەحلیل نەکەی وێ نزانێ بێ چ پێشە ڕۆژاویە وێ نکار بێ هەکاش ملەتێ خۆرە تشتێکی بکەی ئەم بێژن مەسەلە چلە خانە هەبوو یان مەسەلە ئەم بێژن بەرشی خاری چلە خانە هەبوو وە چلە وەردەگرتمانە چێ ڕۆژی دگرتن بێژمەتە ڕۆژی ئێزی هەبوون وێ سێ ڕۆژە گرن یەک ژێکا خۆدانە ئێدی ڕۆژێت خەدی لێ ساون ئەف ڕۆژی پسەر ناوێ شخصا لێ ئەلڤەردە چییە چمانە ڕۆژیایە ژیانەکان نو ژیانەکان نو ئەس بێژم پزگرێکم مرە هەنە جەسەدێ مرە هەنە چاوێ مرە هەنە پزگرێکێت ئەغلاقی چاوێ مدا هەنە فکرێ مدا هەنە زمانێ مدا هەنە ئەف ڕۆژی وان پزگرێکە چارەسەرێک ئانها مەسەلە دەپرسێش کالەمێرێکی بکی بێژێ ئینسانی ڕابر ڕۆژی ئەدوێ قەدەمگرتی بێ یانی زێدە نەپەی دەرەوان نەکەی ئەف ئینسان وەختی ڕادبێ ڕۆژی وێت سەر زمانی خۆ فکری کەلو کێم و زێدەیە ئەزوی زمانی چییە ئەس ئێ زێدە ببەرم ئێ کێم داگرم ئەس چاوێ خۆ پەروەردە ینی چ بێژن مەسەلە پزگرێکی کێ دەرام چاوێ مدا هەنە ینی چاوێ چێ ناموسا خەلکێ چاوێ چێ دەریێ خەلکێ یارەکەس کۆنترۆلە لوان ڕۆژیادا ئەس سەر بکەم ئەس بکەمەوە فرقێدا ئەس من چاوە پاقش بکەم زمانی مگەلو پێتامە زمانی میگرانە هەواڵێ مرە زمانی نەخۆشە ئەزی لوان ڕۆژیادا خۆسەروی زمانی پەروەردەکەم کە چ شێوازی هەواڵێ خۆرە بپەی چ شێوازی وی زمانی بەحەرەکەینم هەنێکێ شتێمای گرنگە مەسەلا ئەم تاریخاوان دیرۆکاوان زانبن سەدەم چینە چێ بوونە ئەمێ کەمنە گەلە فەرقێت ئەمێ گەلێک گۆهەرتنێ مەدەچ ینی سەروی ئاساسی ینی گەلێک میناک هەنە مژار هەنە لێ وەخت ئیکێمە ئەم سەر هەر تشتیڕە وساوە بەێ ڕاستە دەمێ مەژی وسا گەلێک نەمایە
ام تخوازن تجي سترانك بيجي وفي ستراناتها ام برنامج خب داويك ئەمێ سترانەکە دی بێژن دیاری چاوێ هەر هەواڵێکی بکەن شمس و بخت خامناسی گرشد رنگ بدا این یار تنفیر و فرزن مشامات و برین gelek spas dikin ji boî van stranên ta û gotinên tên hêja û qedrî giran gudarên hêja em jî hêdî berib dawiya bernamê xwe veçin em serkeftinê jê mamostayê hêja û delal mamosta Hesan re dixwazin em dibêjin dengê tel dinêbe û destên te sax bin em jî li vê derê gihane dawiya bernamê xwe heya bernameyekî din hûn bimînin nav xêrê xweşî